خۆشەویستان ئەمڕۆ 24 بە ڕۆژی جیهانی بەدیهێنانی خۆزگە و ئاواتەکان دانراوە. هەر یەک لە ئێمە ڕەنگە لە ژیانمانە خۆزگەیەک ئاواتێکمان هەبێ بۆ ئەم بابەتەش پلانی وردمان بۆ دانابێت بۆ ئەوی بە خۆزگە و ئاواتەکانمان بگەین. با بزانین کەسێک ئەگەر خۆزگە و ئاواتی نەبێت لە ژیانیا چ جیاوازیەکی لەگەڵ کەسێکا کە خۆزگە و ئاواتێکی و هەمیشە بۆ بەردەوام لە ژیانیا هەوڵی بۆ ئەیات بۆ ئەوی بە چڕ و پڕی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرگین. ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری بەڕێز کاک عەدنان ساڵەیمان کردو کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین. کاک عەدنان سڵاو لێبێ و زۆر بەخێر بەخێر بێ سەر چاوان بەیانی بینێرەکانمان باش. زۆر سپاس. بەڕێستان کاک عەدنان دیاریکردنی ڕۆژێک بۆ بەدیهێنانی خەون و ئامانجەکانمان ئەمە چ گرنگیەکی هەیە؟ وەڵا خاتوولانە زۆربەی جار ڕوبەڕێ و پرسیارا بینەوە کاکاری ئەوەیە کە ڕەخنەمان لێ گیری ئێمەی کە ڕۆشنبیران و توێژەران و ئێوەی ڕاگەاندن کار ئەم بابەتانە تاوتوێ ئەکەن و ئەی جوڵێن و باسی ئەەکان ئەڵێن لە ساڵێکا ڕۆژێک چۆن ئەبێت هەرخانکەی بۆ شتێکی لەو بابەتە. ئەمە مەسئلە وەکو ڕەمزێکە وەکو نیشانەیەکە وەکو یادخستنەوە و بیرخستنەوەیەکە. چۆن لەوەیە ئێستا لە ژیانی هاوسەری و خێزانداری ئێوەیە شتێک کە ڕەمزێک بێ ڕەمزی خۆشەویستی و نیشانە بێت لەو کاتەیە تۆ ئەوەت بیرەکەوێتەوە. ئەم ڕۆژە تەرخان کراوە بۆەوەی کە لەو ڕۆژەیە یاد بکرێتەوە باز بکرێتەوە کە شتێکی وها لەم بابەتەیە هەیە کە ئەم ڕۆژ یاد بکرێتەوە بۆنەیەکە شتێک هەیە گرنگی پێ بدرێ باز بکرێ ئەوە بکرێ. لەناو ئەمانەیە خاتوولانە حەز و ئاوات و خەون و خولیا ڕاندێکی ئینسانی هەیە کاکاری ڕاندێکی ئاژەڵیانەی نییە لەوەیە ئاژاڵ خەون و خولیای غەریزی بێ برسێتی پاڵی پێوە بنێ هەست و سۆزێک پاڵی پێوە بنێ بەڵام ڕاندێکی مرۆڤانەی هەیە ئینسانیانەی هەیە ئەوەیە کە تۆ پلانت هەیە ستراتیجت هەیە دیاریکردنی نوقتە خاڵت هەیە ئامانجت هەیە پلان بۆ داهاتوو بۆ ئێستات بیرکردنەوە لە ڕابردووت ئەمانە خستە ناو پلانەوە. اینجا بەدەستهێنانی هەندێک خەون و خولیا لە دەرەوەی هەندێک خواست و بەرگری و ڕێگری و ئاستەنگ و بربەستەکان یعنی پرۆسەیەکی عەقڵانی هەیە کاک عەدنان. یعنی مرۆڤ ئێستا خۆ لەناو مرۆڤیشدا خۆزگام بەرنامەی مرۆڤگەر ڕاپرسێکمان بکردە لەسەر بابەتە مایکمان بگتە بۆ خەڵکمان وتە خەون و خولیات هەیە خۆزگە و ئاواتت هەیە زۆر مرۆڤ ئەڵێن ناوەڵا بەس ژیان بەڕێکە و هیچ ینی لە کەلەیان نییە ئەوە بێ ئومێد بووە ئەوە ڕۆژارێک پاڵنەرێکی ئەو پاڵنەری هەیە ئەگەرنا نابێ بێ مرۆڤ بێ خەونی هەبێ خولیای هەبێ چونکە مرۆڤ درکی هەیە عەقڵی هەیە ژیری هەیە پلانی هەیە ئیرادەی هەیە. خۆ ئەوەی وای کردووە کە ئینسان مرۆڤ بڵین زاڵ بێت بەسەر هەموو بوونەوەرەکانە عەقڵەکە و ئیرادەکەیە. ئەگەرنا هەندێک هاوبەشیمان هەیە ئەوەی کە باسمان کرد لەگەڵ بۆ نون ئەرستۆڵێ ئەڵێ مرۆڤ حەیوان عاقڵ ئەڵێ ئاژەڵێکی عەقڵە یعنی ئەوەیە هەندێک ئەو هاوبەشیەمان هەیە. بۆیە هەر مرۆڤێک هەر کەسێک کە خەونی نەبوو خولیایی نەبوو ئاواتی نەبوو ستراتیجی نەبوو بێ ئومێد کراوە بێ ئومێدە بێ ئیرادەیە ڕەشبینە ناچالاکە. خۆ ئەوانە جیامانەکەتەوە کاک ئاری بۆ نمونە ئەگەر جەنابێت خەون و خولیات نەبا هەنگاوت نەبا ئیرادەت نەبا نەئەبووی بە ڕاگەیاندن کار نەئەبووی بە پێشکەش کار ئێستا خزمەت بە خۆتەکەی بە کۆمەڵگەکەت بە خێزانەکەت بە چواردەورەکەت بە مێژووت بە پەروەردەی وڵاتەکەت بە مێژووی وڵاتەکەت خۆ خەون و خولیاکە وای لێ کردووی لە بەرامبەری تۆیە کەسێکیش هەبووە هاوڕێیەکت هەبووە ئەم خەون و خولیایی هەبووە بەڵام بۆ وەکو تۆ هەنگاوی نەنانەی بڕی چونکە ئیرادەی لاواز بوو چونکە وەکو تۆ پلانی نەبوو ستراتیجی نەبوو هەوری بوو. باشە ئەو ئیرادە بەهێزە لە کێوە پێیاکەین کاک عەدنان ئەڵێی تۆ هاوڕێکت ڕەنگە ئیرادەی لاواز بووێ بۆی کە بگات بۆ پلەی کە تۆ هەتەتیایە. ئێمە چۆن توانین ئیرادەمان بەهێزکەین ڕەنگە زۆرینەمان بگەینە قۆناغێک نزیک بینەوە لە خۆزگەکانمان لە ئاواتەکانمان بەڵام بە هەر هۆکارێک بێت بگەڕێنەوە خاڵی سەرەتا. چۆن بتوانین ئیرادەیەکی بەهێزمان هەبێت بۆ نمونە نەچین خۆزگە و ئاواتەکانمان بگۆڕین بڵین من بەکەڵکی ئەو بابەتە نایە من ناتوانم بگەم بەو شتە ڕاستە خۆی گۆڕم بە بابەتێکی تر هەر بۆ پرسیارەکەی لاانە کاک عەدنان ئەگەر خەون و ئارەزوو بخێنە تای تەرازوویەک ئیرادە و چیترە بخێنە لای تەرازۆکەی تر ینی هەوڵدان پلان چیترە ئاخر هەمووی هەوڵ و
پلان و ستراتیژەکە هەمووی ئەتوانی بخێنە ناو بازنەی ئیرادا ویست لای ئینسان زۆر گرنگە کاک ئاری بڕوا بکە کۆرس محازەرات و منازەرات لەسەر ئیرادە لای مرۆڤ باز بکرێ هێشتا کەمە و ئەم بەرنامانەی جەنابتان بەڕاستی خۆشبەختانە کە خزمەتێکی باش ئەکا بە هۆشیاری کۆمەڵکە یعنی ئەوە نەبێ و جەنابتان نەکۆڵ بن و بەردەوام بن و ئاسوودە بن و بە ئاسوودەی بگەڕێنەوە ماڵ و بە ئاسوودەی بن و خات و لانە ئەوەیە کە یعنی هۆشیارکردنەوەی کۆمەڵگە ڕاگررتنی کۆمەڵگە لە بەرامبەری هەرەسێنانی کۆمەڵگە ئەم هەوڵ و ماندوو بوون و پلان و بەرنمەی ئێوەیە ئەم هۆشیاری ئێوەیە ئەم ڕۆشن بیرێگشتی بەڕێستانە و کارەکە لەسەر تاکەکانی کۆمەڵگە ئەوەی کە خاتولانە وتی خاتولانە کۆمەڵێک کەناڵمانەیە کۆمەڵێ سەرچاومان هەیە کە ئێمە ئەو وزەی لێ وەرگرین و کۆمەڵێک کەناڵ و سەرچاوەشمان هەیە بۆ کوشتنی ئەو وزانە بۆیە ئەبێ ورد لەگەڵ ئەم دوو کەناڵەیە لەگەڵ ئەم دوو سەرچاوەیە یا مامەڵە بکەین ئەوەیە کە سیرەکەی زۆربەی زانە دەروون ناس و کۆمەڵ ناسەکان جەختەکەنەوە سەر پەروەردە و ژینگە و کۆمەڵگە لەسەر تاک هەندێکی کەس کە جەختەکاتەوە سەر لایەنێکی تر بۆیە ئەچینەوە لای ئەوەی کە خاتولانە و ڕوژاندی پەروەردە و ژینگە زۆر دەورە بینێ سیرەکەی لە ناو پەروەردە و ژینگەیە کاک ئاری تۆ لە شوێنێکە کە هەموو ئیرادەکانت بکوژن بەجددی وزەیەکی زۆرتری ئەوێ تاوەکو تۆ پێ ئەگەیت و گەشە ئەەکەیت و هەندێک جار ئەو توانایی جەنابەت تۆ کاگارینا تۆ کەسی بەرامبەر وەکو تاکی نمونە یان خاتولانە وەکو فڵان وەکو ڕەگەزیمێ ئەوەی کە بە 4 ساڵ پێی ئەگا ئەگەر لە ژینگەیەکی لەبارە بێ بە چەند مانگێک ئەتوانێ بگاتەوە ئامانج و پلان و ستراتیجە بۆیە پەروەردە و ژینگە زۆر دەورە بینێ هەوڵدان لای تاکەکە زۆر دەورە بینێ کۆڵنەدان لای تاکەکە زۆر دەورە بینێ ناوەندەکە بۆ گەشەکردنی ئەو حەز و ئارەز و خولیایە دەسەبەربوونی کەرەستەکان کاکاری سیرەکەی لە وڵاتی ئێمەیە زۆر جاران وەکو بارەمەندێک باسەکرێ و من هەر لە تەلەڤیزیۆنە بەڕێزەکەی جەنابتانەوە کە کەناڵی ئازیزی کورساتە بینی ومە گەنجێکی بەرەمەندتان هێناوە ئەم گەنجە شۆفێرێکی دروست کردووە هین ببوورە ئۆتۆمبیلێکی دروست کردووە سیرەکەی بە کۆمەڵێک کەرەستەی سەرەتایی ئۆتۆمبیلێکی دروست کردووە باشە ئەگەر ئەم گەنجە لە باشووری کوردستان و لە وڵاتەکەی ئێمەیان نەبا لە وڵاتێکی پێشکەوتوو بێ ئەبێکی دروست بکە باشە کاک عەدنان من لەسەر ئەم بابەتە کە خوێنمەوە باسی وا کرد ئەیوت بۆ نمونە کۆتاجار تۆ کەی بۆ کە ئاواتت بۆ ئەم شتەی خۆت خواستووە کە خۆزگەت هەبووە بۆ بابەتێک ئایا لە ڕۆژی لە دایکبوونی ساڵی پێشوو تا بۆ مەبەستەکە لەوەیە بۆ نمونە تۆ هێشتا ساڵێک بەسەر ئەم ئاوات و خۆزگەیە تا تێپەڕیوە یان هەنگاوت نەناوە بۆ نزیکبوونەوە لە ئاوات و خۆزگەکەت اینجا پرسەکی من ئەوەیە ئێمە چۆن بتوانین هەنگاوی ڕاست و دروست بنین بۆ گەیشتن بە خۆزگە و ئاواتەکانمان بۆ ئەم بابەتە پێویستمان بە خاتولانە پرسیار و وەڵامێکی جەوهەریت لای من و ڕوژان بەراوردی نێوان دوو کەسەکەین دوو کەس وەکو نمونەی کۆمەڵگەکەمان کەسێک کە خەون و خولیای دیاریکراوی هەیە هەوڵ و ئیرادە و هەنگاونانی هەیە جیاواز لە کەسێک کە خەون و خولیای هەیە بەڵام هەوڵ و ئیرادەی نییە ئەویان گەشە ئەکا ئەمیان لە شوێن خۆی ئەمێنێتەوە کاتێک کە گفتوگۆی لەگەڵاکەی چەند جار گوێت لێ بواڵێن فڵان کەس بە چانسا بە بەختە بە شانسا چەند جار گوێت لێ بواڵێ هەزارە حاجات ئەوە پرسیارە جەوهەریەکەی هەیە ئێستا چانسەکە خۆمان دروستیەکە ڕاستە ڕێگری هەن ڕاستە بربەست هەن ڕاستە هەموو شتێک هەن بەڵام کاک ئاری یعنی من لە سەرەتای بەرنامەکە بە نمونە هێنانەوە لەسەر جەنابەت ئەچمۆ لای خاتولانە کە ئافرەتێکە چەند ئافرەت وەکو جەنابەت لەو ڕێگە سەختەی کە بڕیتی کۆڵیدا چەند جار تۆ ڕوبەڕووی تیری کۆمەڵگە و ژینگەی خۆت بوویتەوە چەند جار پێکرایت بەڵام لەبەر ئەوەی کۆڵت نەدا ئێستا بە جەنابەت ئەڵێن بە شانس بە چانس بە بەخت بەڵام کەسێکی تر کە کۆڵیدا کە ئیرادەی لاواز بوو کە هەوڵی نەبوو کە سەرما و گەرمای نەچەشت کە توانای بەرگەگری ترشی و تاڵی و سوێریەکەی نەبوو دێ ئەیکاتەوە بۆی کە جەنابەت چانسەتە بوو بەختتە بوو ئەوە بوو ڕاستە لە هەندێک شوێن بۆ نمونە ئەوەی کە ئەڵێن بۆ نمونەها خزمایەتی دەورە بینێ و خوێن دەورە بینێ و واستە ئەمانە ڕێژەیەکی زۆر کەمن ئەگەر نا ئینسانی مرۆڤی خاوەن ئیرادەی لێ هاتووی کارامە لە پاڵ ئەمەوە کاک ئاری شتێکی تر
باشە ئەگەر بێت و ئینسانەکان جیاوازیان نەبێ ئەی جیاوازیان چییە؟ جیاوازیان نەبێ جیاوازیان چییە؟ کاکە دوو کەس کە کەسێک لە پاڵ هەوڵ و ئیرادەکە کاکە پلانی هەیە بەرنامەی هەیە کاکە شتەکانی جوان و قابلی قبول و وەرگرتنن کەسێکی تر هیچ داهێنانێکی پێ نییە تۆ چی لە ماکە ئێمە کەسێکی زیادەیە بەڵام کەسێکی تر دێت هەر لە ماڵەکەی خۆتا بۆ سەردانیەکی 5 دقەی دێ لەگەڵ تا دانیشە 4 قسەت بۆکە تۆ سیانی سوودی لێبینی بۆ ژیانی خۆت جارێکی تر ئەم کەسە پێت خۆشە جارێکی تر سەر لێباتەوە لە بەرامبەری ئەمەیە کەسێک سەردانی کردووی بۆ 3 دقە 2 دقەش لەو کەمتر 4 کێشەی لە ماڵەکەی توای دروست کردوە جارێکی تر حەز ناکەی سرت لێباتەوە ئەمە جیاوازیەکەی ئەوە کەسێکی داهێنەرە لە بوارەکەی لەوێ بڵێن داهێنەر لە بواری چی لە بواری خزمایەتی کۆمەڵایەتی سەردان گەشەی خێزانی تەبایی خێزانی تەبایی بەرنامە ستۆدیۆ کەناڵەکە خزمەت چی شوێنێک تو ناوی لێنی هۆشیاری ڕێگەوبان هۆشیاری ژینگە و شار تۆ شتەکان با پۆلێنکەین لێک بوارە نەیهێڵینەوە لەبەر ئەوە هەندێک کەسەیە هەر خۆی بە سروشت کەسێکی بێئیرادە و پاسیڤ و نەگەتیڤە نەرێنیە بەڵام خەڵکانێکن گەشەکردوون هەنگاونانن بۆیە تو ئەم کەسەت پێخۆشە من زۆر جاران خات و لانە بۆی پەیامەکەمان ورد بگاتە بینەرە بە ڕێزەکانمان نمونە بەچێ دێنمەوە هاوڕێکمان هەیە هەموو جارێکە کۆ ئەبینەوە بەشێک لە ڕۆشنبیران و ڕۆژنامە نووسان و ڕاگەیاندن کاران و ئەوانی لە وەسەط و ناوەندی ئیشەکەین کە کۆبینەوە ئەو ئەبێ بە ڕابەرمان ئەبێ بە دەمسپیمان ئەبێ بە گەورەمان خۆ هیچ شەرعیەتێکی دەنگدانیشی نییە بۆ هیچ کۆ نەبووینێتەوە بۆی کە دەنگی پێبین بەڵام بۆ ئەبێ بە سەرمەشقی ئێمە چونکە ئوموری کارەکانە جێڕێ شێفێکی زۆر باشە ڕۆینە ئەوێ ناچارین هەمومان بە ناچاری ملی پێکەس کردوین ڕاوێژی پێ بکەین لە ژێر فەرمان و ڕای ئەوابین بۆ چونکە خۆی لە ناخیا ئیرادەکایە ئەوە بۆ مناڵ ڕاستە کاگەدان بۆ مناڵش ڕاستە ینی لە مناڵەوە تۆ حەز و خولیایەک ئاواتێک لە مناڵێک بەدیەکەی دایک و باوک بەدیەکە یعنی سێوە ژینگەیەکتان خەڵقانەوە کەسێک بۆ بە لیدەری ئێوە بۆ پێداویستیەک بەڵێ بۆ مناڵیش ئەمە ڕاستە ینی لە دایک و باوک ڕۆڵی هەیە لەوەی کە لە مناڵیەوە پەرە بە حەز و خولیاکانی مناڵەکەی بات و گەورە بێت تا گەورە بوون کەدی بێنێ بەداخەوەیەک ڕیس ئەەکەین هەتاوەکو چاو بڕاکە بەداخەوە زۆر لەوە زیاتر هەتاوەکو لە کەناڵی جوگرافی سنووری جوگرافی کەناڵی خۆشەویستی کورسا دەرەچین هەر بەداخەوە بەڕاستی حەز و خولیای مناڵی ئێمە لە باشووری کوردستان بە پێی پێویست گەشەی پێ ناتین بۆچی هەمومان لە کوچیا کۆ کردوتەوە کاک ئاری خۆزگە تەوەری بەرنامەکە بەس لەسەر ئەم بابەتەوەیە بەس لەسەر ئەم پرسیارەی جەنابەت لەبەر ئەوە یعنی سەیرەکەی ئێستا من لە ناوەندی خوێندن و پەروەردەیە کار ئەەکەم ئەچمە پۆلێکەوە ئەڵێم کوڕم کچم خولیاتان چییە؟ 30 خوێندکارە 27 ئەڵێ مامۆستا بەشە پزیشکیەکان چاو لێکەری یا ئەماش توا بێت ئەمە لە قاڵبدانە کاکە ئەماڵی کارگی لە قوتونانە مرۆڤی جیاواز نبینم 27 خوێندکار ئەڵێ مامۆستا بەشە پزیشکیەکان باشە یەخەکە کە ئەمە تواناتێنە ئیرادەتێنە خولیاتە نە ئەیسە بۆ خولیات وەڵای مامۆستا ئاخر چی بڵێم ئەوەوە واقع چۆن ئەخوازیە کاک ئاری لەبەر ئەوە لەبەر ئەوە ئەو مناڵە لە مناڵێەوە خولیایەکی هەیە خولیای وەرزشە بەڵام ئێمەی دایک و باوک دێن لەم مناڵە ناگەڕێن هەرێن خوێندن لە خوێندنی شەبێ و لە وەرزشەکە شەبێ مناڵێکی کەمان خولیای مۆسیقایە هەر ئەڵێن نەخێر خوێندن و بەشی پزیشکی کوڕم داهاتووی هەیە کچم داهاتووی هەیە لە مۆسیقا ئەبێ و لە بەشی پزیشکیش کەسێکی ترمان لە بوارێکی ترە هەموو خەون و خولیاکەی لە چاڵ ئەنین لە گۆڕ ئەنین ئێکە تەمەنی شەڵ کشاکاک ئاری خات و لانە ئێختوانە نامێنێ خولیان نامێنێ لەبەر ئەوە بۆیە ئەڵێم بەداخەوە بۆیە بەڕاستی هەمیشە ئەڵێم ئەگەر نازانم ببێتە تەحەدا یان نەبێتە تەحەدا ئەڵێم دەمامۆستان پێبن دەمامۆستا بەویستی خۆم هەڵی بژێرم ئەو دەمامۆستایە وە 100 خوێندکارم پێبن لە باخچەی ساوایانەوە هەتاوەکو پۆلی دوانزەی ئامادەیی دەست مەخەنە ڕێمان بڕوایی تەبێ 95 لەو خوێندکارانە 90% لەو خوێندکارانە
ئەیکەم بە خەڵکی داهێنەر لە بوارە جیاجیاکانی خۆیانە خزمەت بە کۆمەڵگەکەیان بکەن بەڵام هەمویان لێ ناگەڕێن بیانکەم بە مێشکیانەوە هەر بخوێنەوە بەشی پزیشکی بخوێنەوە بەشی پزیشکی بوارەکانی خۆی. باشە کاک عەدنان کەواتە من پرسیارێکم لا دروست بوو ئەویش ئەوەیە چەندە گرنگە ئێمە ئەو خۆزگە و ئاواتانی کە هەمانە و هەوڵی بۆین بەدی بێنین لە توانە و قودرەتی ئێمەیە بێنەوەکو تۆ حەز و خولیایەکت هەبێ ئاواتێکت هەبێت هەرگیز پێی نەگەیت چونکە قودرەت و توانای تۆ نەگات بۆ بابەتە. خاتوولانە مرۆڤ زۆر گەورەیە بڕوایتە بهێنێ جار بلێجی لەوەی ئیسە ناوێرین لای بینەر بیسەرەکانمانە ئەم قسانە بکەین لەوەی تۆزێ بچێتە بابی خەیاڵ و ئەفسانە و بڵێ چۆن ئەبێ خەڵکانێکی خوێنەوار و ڕێبەر و سەرمەشقی کۆمەڵگا ئەم قسانە بکە. من ئەڵێم ئەگەر مرۆڤ زۆر ورد بێتەوە و یەکلا بێتەوە بۆ خەون و خولیاکانی لەوەیە بتوانێت بفڕێت. مەبەستم ئەوە نییە لە واقعا فیزیکیان بتوانێت بفرێت بەڵام بڕوا بکە ئەفرێت بۆیە مرۆڤ زۆر گەورەیە. واتە بۆ خەون ئەوەنێ بڵێ پێی بەڕێکی خۆت پێ ڕاکێش بڕوا بکە هەتاو زۆر لەوە زیاتر بڵێ بڕۆ مرۆڤ زۆر گەورەیە. مرۆڤ چی هێشتەوە کاکە؟ یعنی مرۆڤ چ شتێکی هێشتەوە چ داهێنانێک نەمانیکە هەر مرۆڤ نییە کاگاری خاتوولان هەر مرۆڤ نییە بڵێ ئەو کەسە توانە و قودرەتی لە من زیاترە من ناتوانمەوە کاری ئەو بکەم کاتە تۆ لەگەڵ ئەوەیانی قەت لەگەڵیانیم ئەوەشی لەگەڵ یابێت بەڕاستی غەدرێکە لە تاکەکانی کۆمەڵگە ئەکرێ. جەناب دۆک و خاتوولانە زەمینە سازیت بۆ بکرێ کام ئافرەت لە مێژوودا داهێنانی کردووە جەنابت لەو داهێنەرتر بیت. کاک ئاری بە هەمان شێوە و زۆر گەشببینم من بەو خاڵە و زۆر کاریش لەسەر ئەو خاڵە ئەەکەین بۆیە نابێت توانە و ئیرادەی مرۆڤەکان بشکێنین بۆیە نابێ خاوی بکەیتەوە ساردی بکەیتەوە لە خەون و خولیا بەڵام پەیوەست نەبێتە کەسێکی خەیاڵ پڵاو کاکە وردبوونەوەی ئەوێ ئیرادەی ئەوێ هەنگاونانی ئەوێ ڕامانی ئەوێ پلان و ستراتیژیەتی ئەوێ پلان و استراتیژێت لە وڵاتی ئێمە بەداخەوە ئەڵێن نییە ناڵ نەک بڵین بە ڕێژەی و ئەگەری مطلقی قسە ناکەین ئەڵێن خراپە پلان و استراتیژەکانمان ئەڵێن مرۆڤ ئێمە پلانی نییە ژینگەی ئێمە ژینگەیەکی لەبار نییە بۆەوەی مرۆڤێک بێتە مرۆڤێکی داهێنەر و خوڵقێنەر چواردە و پەروەردەکەمان ئەم هەموو کێشەیە لەناو ئەم هەموو جەنجاڵەیە کاک عەدنانێسەیەکی گوێی لێمانەوەیە کاکە من خەون و خولیام هەیە کاک عەدنان ئەو دەرگایی کە بۆم ئەکاتەوە چییە؟ دەرگاکە بێ خۆی بیکاتەوە ئێمە بەس ڕێبەرین ڕێنیشاندەری ئێمە بەس پاڵمۆیە چواردەور زۆر کاری بەڵێ ئێمە بەس دەسەگرین کۆمەڵگا ژینگا یا کەشەکە بۆ لەبارەکە یا خەون و خولیاکەت لە چاڵ ئەنێ بۆیە هەنگاو هاوی شعرەکەی دڵشاد مەریوانی ئەوەی کە عوسمان عەلی ڕەحمەتی کردویی بە گۆرانی ئەڵێ یەکەم هەنگاوی کوڕبووە یەکەم هەنگاوی ئیرادا بێ لای تاکەکە خۆی بێ یەکەم هەنگاوی خەون و بەدیێنانی خەون و خولیا بە لای خۆی بێت بۆیە یەکەم هەنگاوی خەون و خولیای جەنابەت لای خۆت بوو بەڵام ژینگە پاڵپشتت بوو ژینگە ساردی کردیتەوە بەڵام ژینگە دەستی گرتی و ژینگە لە ژێر پێینایی بۆیە کاک ئاری تاک ئەبێ ئیرادەکە لای خۆیەتی ڕەهەندێکی ئاینیشیەیە کاک ئاری ها ئاەتێکی قورئانیمانەیە خاتوولە ناڵێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم لە ناخی تاکەکەوەیە ئیرادەکە لە ناوەوەی ئینسانەکە خۆیەتی بۆیە ڕەهەندێکی ئاینیشی هەیە ڕامان و بیرکردەوە ئەو کۆتوبەندەی ناو مێشکی بشکێنێکە بڵێ کۆمەلگار ڕێگرمە هەر هەوڵ بدات یعنی لە ستێپێکە لە هەنگاوێکە ڕەنگە ڕێگرێکە هەبێت بەڵامە بێ بازی بەسەرا بێت هیچ نمونەیەک هێنمەوە من لەناو بەرنامەکاناڵێ نەزم ئەمپێرە ئەوەی کە کاربای داهێناوە ئەدیسۆن توێتی 1999 ڕێگای تاقی کردو تا کارەبای بەرەمێنە لە ئازارە کارەباکی دۆسیەوە پیان تۆ باشە تۆ دوای 1999 جار ئەم هەموو هەوڵە چۆن نەوەستای هەڵە تێگەیشتم بۆ دۆزینەوەی کارەبا 1999 ڕێگا هەیە ڕێگا هەیە کە بەرهەمی ناهێنە یەک ڕێگایەنە مەبەستمەوەی 1999 جار هەوڵی داوە لە کۆمەلگای ئێمەش هەموو تاکێکوا بیرکاتەوە ئەخۆ لە ڕۆبەڕشتێکی تریشە بێتەوە کە عەدنانەوە چوویتە شاری کوێران دەست بەچاوتەوە ئەوە بێ بۆ کۆمەلگاش هەندێک جار بژیت نازانم پرسیارەکانم تۆزە هێنا ڕەشبینیکی تیا بەڵام مەبەستمە
پرسیارەکەی جەنابەت ڕژبینی نییە دیارە ئاری نەگەیشتە بە زۆر خەونەیە. وەڵام منە میشانم خاتولانە با ئەوێ کاگاریکی لە هەرە بەختە باشەکانی ئەوەی کە تو جەنابەت هاوسەریت بەڕاستی ئەوەی کە لە غیابی خۆش تا بڵێم یەکێک لە هەرە شانازیەکانی ژیانیەوەی کە جەنابەت هاوسەریت هاوسەرێکی باش و دایکێکی باش و بووکێکی باش و کەسێکی کارەمی باشی خێزانەکەوی کاک ئاری ڕژبین نییە کاک ئاری گوێزەرەوەی پرسیارەکانی ناو کۆمەڵگەیە چونکە پندێکی کوردیڵێ ئەوە لە ئیدێمیە لە فەرەنگی زاراوەی ئەمە هەیە لە مێژومانە هەیە و باسی مێژوویەکی جیهانیت کردووە کاک ئاری هەموو شتەکانە چنەوە سەر یەک ڕێگا بۆچی ئێستا ئێمە لەم ناوەندەی کە خۆمان بەرنامەکەی تیاکەین و لە پشتی کامێرا و لەگەڵ ئەم برا بەڕێزانەمانە من ئەتوانم لە یەک ڕێگەوە دەرچم کاتێک بۆ ئێرە ئەڕۆم کەمێک هەڵی خۆمی تایە و کەمێک چاوبەستیشی تایە شوێنەکە وەکو دەرگاوایە کاتێک ئەڕۆم خۆ پێم نەوتراوە ئیتر بڕۆ دانیشە و کۆتایی بە ژیانی خۆت بێنە بەشێک چاوبەست بوو کە وەکو دەرگاوا بوو بەشێکی ئەوەیە کە خۆم ورد نەبووم و ئایا بەڵێ هەڕەمەکی ئەوە کرد بەڵام کاتێک کە تۆزێک ورد ئەبیتەوە و سەرنج ئەدەیت و ئەزانی دەرگا چۆیە و دەرگا چۆن نییە ورد ئەبیتەوە ئێمەیە خەون و خولیاکە بەدیهێنانی خەون و خولیاکەش ئەوەی کە نمونەی باست کرد بۆ نمونە لە ڕێگەیەکەوە بیری کردووەتەوە ڕێگەکەی بۆ گەیشتن بە ئەنجامەکە بەسەر هەڵەیە چووە گەڕاوە ورد دەرگاکەی دۆزیوەت بە تاکید ئەوە خەون و خولیاکە کە بگەڕین بۆ دەرگا سەرەکیەکە ئەگەرنا بربەستەکە نابێتەوە کاری ئەوەی ئێمە کۆتایی بە هەموو شتێک بێنین و لە شوێنی خۆمانە دابنیشین و چاوەڕوان بین مردن لە دەرگەماندا و دەست خۆش زۆر بابەتەکە ڕوون کردەوە ماندوو نەبی باسێکمان بۆ بکە زۆر کات تۆ بینین بە جلوبەرگی کوردیەوە ماشەڵات جلەکانی ئەمڕۆژ زۆر تایبەتە سەر و سەودا و لەگەڵ جلوبەرگی کوردیا چۆنە وەڵاوش بەشێکە لە خەون و خولیا ئەوە خاڵێک بەڕاستی زۆر کوردانە بیرەکەمەوە کوردانە ئەدوێم کوردانش مامەڵە ئەەکەم هەتا لە ناوەندەکانی خوێندنیشە خاڵی هەرە سەرەکیش ئەوەیە کە ئەتوانم بڵێم ئەمە بژاردەی هاوسەرم بوو بەوەی کە لەبەر خۆشەویستی و ڕێزی ئەو بەوەی کە ئەو دڵی پێخۆشە و بژاردەی ئەوە و زەوقی ئەوە و دڵی ئەوە بۆی کە ئەویش خەون و خولیایە.